چیرۆکی سەرکەوتنی کەسێک بجێڕەوە. من سەرکەوتنی ئینسان لەوایە ئینسان تا خۆی بە بچووک بزانێ، تا بچووک بێ گەورەیە، تا بچووک بێ ئینسان گەورەیە. تۆرە سەیری هونەرمەندە گەورەکانی جیهان بکەم، سەیری سیاسەتمەدارەکانی جیهان کۆنەکان بە تایبەتی سێرەکەی کە خاوەنی ئەنواع ئایدۆلۆژیا بیر و باوەڕی تایبەت بوون، یا ئەو عالمانی کەوا ژیانی ئینسانیان بۆ دروست کردو و بگەێنێ بەم ڕۆژێ ئەمڕۆ. ئینسانی هەموو ئینسانی ئاسوودەن چی بەتەواضعن، خۆیان قەت خۆیان بە گەورە نەزانیوە، هەمیشە خۆیان بچوو گەزانن. بەس بەداخەوە لای ئێمە بەعکسەوەیە، لای ئێمە خەڵک بەتەواضع، خەڵک تەواضعیتیانێ، کەم تەواضعیتیان، خەڵک زیاتر خۆی بەشت دەزانێ، خۆی بە گەورە ئەزانێ. ئینسان قەت گەورەش نییە، قەت ئینسان گەورە نیە، دایم ئینسان پشکۆلەیە. ئینسان دایم هەمیشە بێ لە ئیشەکەی خۆشیە، هەتا لە کەسایەتی ژیانە بچووک بێ. چۆ تۆ کە بچووک بوویت حورمەتی خەڵک لایە، کە خۆ بە گەورە زانی حورمەتی خەڵک لانێ. حەزەکەم باسی بەڕێز مامۆستا عومەر دڵپاک بکەم کە یەکێکە لە کەسایەتە بەناو بانگە ینی بەناو بانگە پرۆفێشناڵەکان، هەم لە بواری هونەرە، هەم لە بواری کاری بەڕێوەبردنە. ئێستا کە بەڕێوەبەری یەکێکە لە کەناڵەکان، بەڕاستی کەسێکی زۆر تێگەیشتووە، زۆر سەرکەوتووە. من زۆر سەرسامم پێی لەگەڵ ئەو تەمەنەشیە هێشتا هەر کۆڵی نەوەستاوە، هەر بەردەوام لەسەر پێەکانی خۆوەستاوە بەردەوام ئیشەکات. دەتوانم دیار ڕەحمان وەکو نمونە بینمەوە کە ئێستا تووشی نەخۆشیێکی دەگمەم بۆ چارەسەری نییە لە سەرتاسەری دنیا. ئەو یەکێک بوو لەوانەی کە بەکاری دەستیەوە دەستی پێکرد، مەسەلەن بۆ نمونە پاقلاوە فرۆشتنیان کرێکاریان هەشتێکی لە زۆرە بارودۆخەکی زۆر زەحمەتیان بوو، یان لە ڕووی خێزانیەوە. بەڵام هیچ لەوانە نەبوونە ڕێگر، هاوگەڕەی خۆمان بوو. ئەوە بوو کە 2000 بۆ یاریزانێکی لێهاتوو لە هەڵبژاردەی لاوانی هەڵبژاردەی کوردستان، یانی وەشی هەولێر، چەندیانەیەکی دیکە بروسک و کارگەیشتەوەی کە وەکو کاپتن مەسەلەن جامی خولی کوردستانیش بەرزکاتەوە. و بەو ساڵانەی ئەخیری لەگەڵ یانی وەشی هەولێر تووشی کێشەک بووم. من 2 مانگونی و ژیانم بریتی بوو لە 4 دیوار و یعنی هەر لە ناو ماڵەوە بووم، کەس لە من نزیک نەبوو. تەلەفۆنێکی دیار ڕەحمان کە ئەوەندە خۆراگر بوو بەرامبەر بە نەخۆشیەکەی، هێزی بە بەردامەوە دووبارە دەست پێ بکەم، چکە بەڕاستی بیرم لەوە کردبوو کە واز بینم یاری.